طریقی نقشبندی لازم آمد چاره ترک چهار چار بە فارسی واتە چوار ترکی دنیا bir تەرچی دنیا terk بکەیت etmek. Dünya ve ma fiha. دنیا و ئەوەی تایەتی Dünya ve ma fihayı bilen arif ئەوە değil. کەسێکی دانا نییە Arif کە دنیا و olduğunu ئەوەی bilmeye تێدایەتی dünya ve دەیزانێت ma fiha nedir? O kadar onun بەڵکو دانا nazarındaki o ئەوەیە dünya کە ve دنیا و ma ئەوەی fiha تێدایەتی içindekiler فەرامۆشی کردووە hezafilmiş, لە چاوی کەسی şatafatlı, دانا işi دنیا şan, بەخۆی و جوانی و göz ڕەونەق و kamaştırıcı باق و yanları بریقەکەیەوە کە چاو ئەبڵق دەکەن هێندە بێنرخە کە فەرامۆشی کردووە bir دەڵێت böyle وازی dünyayı لێبێنە terk etmek. واسێنان لە دنیا بەم Hazreti شێوەیە Pir'in هەیە و görüşüyle noktalayıp و هەروەها گەر وەک حەزرەتی پیریش خاڵ بۆ قسەکانماندا بنین هەیە ئەو دەڵێ دنیا لە بەرخاسێتەکانی پێویستە لە دڵەوە وازی لێ بهێندێ نەک لە ڕووی کار و کەسابەتەوە دنیا بە خەیاڵی دانایەت هەموو دنیاهی ئەو بێت قەت لە خۆی بایی نابێت هزر و بیر و ڕۆحی هەرگیز ژەهراوی نابێت ها دنیاهی ئەوە هایی ئەو نییە گەر هەموو دنیاشی لەدەست بچێت وەک حەزرەتی ئەیوب دەڵێت Elhamdülillahillezî a'tan thumme akhada. Hamd olsun. سوپاس بۆ پەروەردیگاری جیهان سەردەمانێک بە بەخشندەیی خۆی تاقی کردمەوە سەردەمانێکیش بەهۆی لێسەندنەوەی نیعمەتەکانی تاقی کردمەوە دوو تاقیکردنەوە کاتێک پێی بەخشین ئینشاءالله بە سوپاسگوزاری نیعمەتەکانیمان زیاتر نەخشاند ئینشاءالله لە لای جەنابی حەق وەرگیراوە کاتێک لێشی سندینەوە بە سەبر و دام بە خۆداگری نەخشاندومە ئینشاءالله خوددا ئەوەشی لێ وەرگرتووم هەروەک حەزرەتی نورسی کە حەزرەتی ئەیوب بە پاڵەوانی سەبر ناو دەبات دنیا دەبێت لە دڵەوە وازی لێ بهێنی نەک لە ڕووی کار و کەسابەتەوە مرۆڤ گەر دڵ و ڕۆح و هەست و نەستی بە دنیاوە گرێ بدات پەنا بەخوا ئیدی لەو پێناوەدا هیچ کارێکی بێزرا و خێزەوەن و شەڕەنگێزی و ئابڕووبەرانە نامێنێ کە ئەنجامی نەدا دەکوژێت و هەڵدەواسێت و خوێن دەڕێژێت ئەو کەسە ناحەزەی شمشێرەکەی بە خوێن سوور دەکات خوێن دەڕێژێ و جەرگ دەسووتێنێ دەردی ئەو تەنیا شان و شۆهرەتە ئەو لە پێناو بەرژەوەندی خۆیدا گیانی هەموو میلەت دەکاتە قوربانی خوێن دەڕێژێ و جەرگ دەسووتێنێ دەرد و خەم و هەوەسی ئەو هەر شان و شۆرەتە yakar can, onun derdi, hevası, hevesi, şöhreti şan. Başka bir şey بیر لە هیچی دی ناکاتەوە önüne halılar serilsin. حەز دەکا فەرشی لە بەرپێدا ڕاخەن Dergahta yolun sağ کە بە شوێنێکدا دەڕوات حەز دەکا ڕاست و چەپی بە کەسانی چەپڵە لێدەر تەنرابن kuşatılsın. حەز دەکات وەک مارشی میلی گوێی لە دەنجی کەسانێک بێ کە دەڵێن خوددا تۆمان بۆ بهێڵێت حەز دەکا وا ڕاگوزەر بێت و بەو شێوەیە پێشوازی لێ بکەن تەنیا دەردی ئەوەیە ئەوانەی دنیا لە دڵیانەوە فەرامۆش دەکەن ئەم جۆرە پەسن و پیا هەڵدان و بە گەورە زانینانە وەک گوێن دێتە بەرگوێیان حەزرەتی مەسیح کاتێک باسی دڵسۆزی لە کاردا دەکات پیا هەڵدان وەک گوێندان باز دەکات دڵسۆزی لە کاردا وابەستەی ئەوەیە کە پیا هەڵدان و پێزانین وەک گوێندان قبول بکەیت دەبێت لە جیهانی ڕۆحدا هەموو سەرسامی و بەدڵبوونێکی بەرامبەرەکانت ناڕەحەتی دروست بکەن یەکێک لە سیما ناودارەکانی ئەم سەردەمە دەڵێت من خۆمم بەدڵ نییە ئەوەی منیشی بەدڵ بێت بەدڵم نییە بەڵێ تەرچی دنیا بەم شێوەیە دەبێت بەڵام لەبەر ئەوەی ئەمە کارێکی سەختە لەم سەردەمی خۆپەرستی و خودپەرستی و خۆبەشت زانینەدا فەرامۆشکردنی دنیا لە دڵ و ڕۆح و هەست و نەستەوە بە شێوەیەک بێت بڵێت گەر بستە خاکێکم هەبێت دەبێ و نەشم بێت هەر دەبێت کارێکە لە زۆر کەم کەسی مەرد دەوەشێتەوە Hazreti Pir değiştiriyor malum.
تەرچی ئاخیرەت ئەو پەرستش و گوێڕایەڵیەی بۆ خوددا ئەنجامی دەدات بە مەبەستی بەهەشت و حەوز و ئاوی کەوسەر و ڕووبارگەلێکی ناو بەهشت ئەنجامی نادات و لە دڵەوە خۆی وابەستەی ئەو پاداشتانەی ئاخیرەت ناکات و فەرامۆشی دەکات. گەر ئەو شتانەی کە پێویستە تەرچی بکەن تەرچی نەکەن، ناتوانن ئەو شتانە بەدەست بهێنن کە دەتانەوێت بەدەستی بهێنن. ئەو شتانەی کە دەتانەوێت بیگرن و خۆتانی پێوە وابەستە بکەن، ناتوانن پێوەی وابەستە بن. تەرچی دنیا و تەرچی ئاخیرەت لێرەدا ئامانجی بنەڕەتی چییە؟ حەزرەتی ئیبراهیمی ئەدهەم واز لە تاج و تەختەکەی دێنێت و گوێنیەک لەبەر دەکات. سوڵتانێکی خاوەن تاج گوێنی لەبەر دەکات، دەچێتە چواردەوری کەعبە و بە دوای کامڵبوونی ڕۆحیدا دەگەڕێت. بە دوای ئاسوودەی ڕۆحیدا دەگەڕێت. ئەو ساڵە هەر چۆنێک بێت کوڕەکەیشی دێتە کەعبە بە مەبەستی حەجکردن. دوای چەندین ساڵ لە یەکدا بڕان، هێشتا ڕوخساری کوڕەکەی لەبیر نەکردووە. کاتێک کوڕەکەی دەیبینێت بەرەو پیری ڕادەکات و باوەشی پیادا دەکات. ئەمە بەسەرهاتە، پێدەچێت ڕووشی دابێت یاخود هەڕووی نەدابێت، بەڵام لە ڕووی واتاکەیەوە هەڵدەسەنگێنرێت. لە بەسەرهاتەکاندا بیر لە ئەسلی مەسەلەکە ناکەینەوە و بایەق بە واتاکەی دەدەین. کاتێک کوڕەکەی باوەشی پێدا دەکات، تۆزێک دڵی بەلای کوڕەکەیدا دەچێت، دەڵێت کوڕەکەم. ئیدی لەو کاتەدا لە فرێکانسێکی ترەوە کە وابەستەیە پێوەی شەپۆڵێکی تری بۆ دێت، بەخۆی دەڵێت ئەی ئیبراهیم، لە دڵێکدا دوو سوڵتان جێی نابێتەوە. خودایە، ئەو کەسەی لە پەناتۆدا خۆی خزاندە ناو دڵم لێم وەربگرەوە. ئیدی کوڕەکەی هەر لەبێدا و لە بەردەمیدا لار دەبێتەوە. دەبێت بەم شێوەیە ئاخیرەتیش تەرک بکرێت، تەرچی دنیا و تەرچی ئاخیرەت، دواتر تەرچی هەستی بەواتای تەرچی خودی خۆت. زیاتر لە خۆی گوێ بە دنیا دەدات و کاتێک بەڵاو موسیبەت بەلێزمە دەبارێت بەسەر خۆیدا، ئەو بیر لە چواردەوری دەکاتەوە، دەڵێت تۆ بڵێ کەسێکی تر هەبێ نەمەبارانێکی موسیبەت بەسەریدا باری بێت. گەر کەسێکی وا هەبێت ئەو کاتە دەڵێت ئۆف. دەبێت بەو شێوەیە خودی تەرک بکات. تەرچی خودی خۆت ماڵەکەی گڕی گرتووە و بەڵێ سەی سندووە، وەک مرۆڤێک لەوێدا پێدەچێت تووشی لەرزەیەک بێت. وەک شاعیر دەڵێت من بێزار نابم لە جەفا کە وەک نووری چاوم وایە، بەڵام هەر چۆنێک بێت لە جەفا بێزار دەبێت. ئەمەش گیانە. کەسێک سووتانی ماڵەکەی دەبینێت، سووتانی کەلوپەلەکانی دەبینێت، ئاساییە کەمێک تووشی ڕاچەنین بێت، بەڵام بەم شێوەیەش نییە. ئەو بە تێبینی لە هەر شوێنێک ئاگر کەوتبێتەوە، ئەوە منیش دەسووتێنێ. بەم شێوەیە لە دنیا دەڕوانێت. دەبێت ئەمە یەکێک بێت لە بنەماکانی کارەکانتان. لەکوێ ئاگر بکەوێتەوە من دەسووتێنێ. ئاگر لە ماڵی ئەو، لە دەوڵەتی ئەودا، یاخود لە سەڵتەنەتی فڵان کەس، دەبێت هەموو ناخی تۆ بسووتێنێت. دەبێت بەم ڕادەیە لە خۆت ڕاببووریت. دەبێت بەو ڕادەیە ببیت بە ئەوانی تر و ببیت بە خەڵکی. دەبێت بەم شێوەیە ببیتە گیانی خەڵکی. دەبێت ببیت بە سیستەمی هەست و نەستی خەڵکی. لە هەر چیەک بدرێت دەبێت وەک ئەوە وابێت لە سیستەمی هەستی تۆیاندا بێت. دەبێت بە شێوەیەک بێت کە خوێن لە ناخت بێت بۆ ئەوانی تر. بەم شێوەیە خودی خۆت تەرک دەکەیت. تەرچی خۆت فەرامۆشکردنی سێشتی زۆر گەورەیە: دنیا، ئاخیرەت، تەرچی خۆت. دواتر تەرچی ئەو شتانە بکەیت کە تەرکت کردوون. کەسێک کە ئەمانەی تەرک کرده بێت دێن پێی دەڵێن ئەرێ دەڵێی دنیا بە خەیاڵتان نایەت، دەڵێی فەرامۆشت کردووە، وام دەزانی دنیا بە خەیاڵت دادێت. باشە تۆ قەت ناڵی خودایە بمان خەرە بەهەشت. هەمیشە دەڵێیت hep diyorsun ki Allahümme el-ihlas ve rıdak
وخالص العشق والاشتياق معيتك معية Resulük diyorsun. Fakat بەڵام بە شێوەیەک تەرچی کردووە کاتێک خەڵکی وای پێ دەڵێن لە وەڵامدا دەڵێت ئەرێ بەڕاستانە ئێوە من بەو شێوەیە دەبینن ئەمە ڕێگەی محەممەد بەهادینی نەقشبەندیە ئەم ڕێگەیە بۆچێ ماوەتەوە بۆچێ ماوەتەوە تێی بکات ئیدی تێدەگەن کە حەزرەتی نورسی هەستی بە چ ناڕەحەتیەک کردووە بەخۆی دەڵێت من چ ڕێگەیەکم لە دوای خۆم بەجێهێشت چێ لە سەری دەڕوات ئەو ڕێگە پیرۆزە ئەو شاڕێگەیە ئێستا بۆ هیمەتی کوێ بەجێهێڵدراوە بەڵێ تەرکی تەرک ئەو تەنانەت کاتێک بیری دەخەنەوە کە دنیا و ئاخیرەت و خودی خۆی و ژیانی بەهەشتی تەرک کردووە لەو کاتەشدا بیری ناکەوێتەوە دەبێت بەو ڕادەیە بێت بەڵام لەبەر ئەوەی خۆپەرستی بووە بە بەهای یەکەمی دنیا لەبەر ئەوەی مرۆڤەکان خودپەرستیان کردە تەوقێک و کردیانە گەردنی خۆیان ئەم سەردەمە بوو بە سەردەمی خۆپەرستی و خودپەرستی بەسەر هەموو شتێکدا زاڵ بووە دۆستانی خوددا بە سەردەمی منایەتی و خۆپەرستی ناوی دەبەن لە سەردەمێکی ئاوەهادا حەزرەتی محەممەد بەهاودینی نەقشبەندی چوار بنەمای سەرەکی ئاوەها دەخاتە بەردەمی مرۆڤایەتی من بە کورتی باسم کرد گەر زیاتر ڕوونی بکەیتەوە کتێبێکی لێ دەردەچێت هەر لەبەرەوەی ژیان لەو چوارچێوەیەدا زۆر گرانە ئەو لەبەر ئەوەی دەزانێت مرۆڤی ئەم سەردەمە لاوازە لەوەی دنیا بەسەر ئاخیرەتدا هەڵدەبژێرێت لاوازە لەوەی زۆر بایەق بە خودی خۆی دەدات لەبەر ئەوەی خۆپەرستی دەکاتە دەستپێکی کارەکانی هەر بۆیە دەڵێت در طریق عجز مند لازم آمد چاره چیز واتە دەبێت هەست بە هەژاری ڕەها بێدەسەڵاتی ڕەها سوپاسگوزاری ڕەها خۆشنودی ڕەها بکەیت دەستپێک و کۆتایی ئەم چوار بنەمایش لەسەر تەفەکوور و میهرەبانی هەڵچەندراوە سەرەتاوازمان لە چوار شت دەهێنا لێرەدا دەبێ خۆمان وابەستەی چوار شت بکەین دەڵێت لازم ئامەد واتە زۆر پێویستە یەکەم هەژاری ڕەها خۆت لە هەژاری ڕەهادا ببینی هەوڵ و کۆشش و هیممەتت ئەوەی لە پەیامەکاندا لە چوارچێوەی ئیرادەدا باسکراوە هەموو مەیل و ئاراستەی مەیلت هەرچی سەرکەوتن و دەستکەوتێک هەیە بەهۆی ئەمانەوە بەدەستت هێناوە دەبێت بە خۆت بڵێیت وای خودایە کەسێکی وەک من بێدەسەڵات و لاواز مێرویەکی وەک من چۆن دەتوانێت ئەم گومەزانە دروست بکات کەواتە ئەم کارانە هەمووی ئەو دەیکات ئەم دی و دەکات و سەر و جێلاکی ئەنا دەشتێنێت و لە کۆتاییدا هویەکی لێوە دەردەهێنێت بەڵێ بێدەسەڵاتی ڕەها کەسێکی بێدەسەڵاتی وەک من کۆمەڵێک کەسی بێدەسەڵاتی وەک ئێمە جەماعەتێکی بێدەسەڵاتی وەک ئێمە گەر خودای یارمەتی دابین لە 170 وڵاتدا یاخود لە 180 وڵاتدا خوێندەنگە بکرێتەوە لەسەر بنەمای بەڵگە شەرعیە سەرەکیەکان لەسەر بنەمای بەڵگە شەرعیە لاوەکیەکان گەر ئەمانەتان کردبێت بە ئاڵایەک و بە خەڵک بڵێن گەر ئەمانەتان بەدڵە پێدەچێت بتوانن سوودی لێوەرگرن گەر لە چوار دەوری دنیا ئەوەی جاران پێی دەوترا دایک و باوکتان بە چاوی پڕفرمێسکەوە جێبهێڵن هاوسەرەکانتان بە چاوی گریانەوە جێبهێڵن منداڵەکانتان بە چاوی گریانەوە جێبهێڵن بەم تێبینی و ئامانجە گەورەیەوە بڕۆن بۆ سەرانسەری دنیا خوددا ئەو کارانە زیاتر بکات سەیدی وتی ئەم و ئەو مەکەن خوددا پێتان لەسەر ڕێگەی کەلیمەی خوددا لەسەر ڕێگەی وشەی حەقی ئیلاهی جێگیر بکات Cenab-ı Hak sabit kadem eylesin.
بەڵێ خوددا بە کۆمەڵێک مرۆڤ کە بەڕەهایی بێدەسەڵاتن کاری وەها گەورە ئەنجام دەدات. بەم شێوەیە دنیای بیر و هەست و خەیاڵ و ئامانجەکانیان بە تەواوی دنیا دەگەێنێت. ئەوانە ئەم کارانە لەسەر تێڕوانینی تابلۆی شانازی مرۆڤایەتی بۆ غەیب یاخود وەکو ئامانج و خەیاڵێکی دیاریکراو کە خست بێتە بەردەمیان ئەنجامی دەدەن، وەکو بیرۆکە و ئامانج و خەیاڵێک کە لەلایەن پێغەمبەرەوە بۆیان چێشرا بێت کە دەفەرموێت ئەم ئاینە دەگاتە هەر شوێنێک کە ڕۆژی لێ هەڵبێت و ڕۆژی لێ ئاوا ببێت. ئەوان بەپێی ئەم تێبینیە کار دەکەن و ئامانجێکی تریان نییە. با پێیان بڵین ئەو هەژارانەی ڕۆیشتونەتە ئەو شوێنانە هیچیان لەوێ خانوویەکیان نەکردووە، کەسیشیان مەعاشەکەیان $3000 نییە. ئەی غافڵ و نادانەکان، ئەو کەسانەی دەیاننێرن بۆ دەرەوە گەر $3-4-5,000 نەخەنە باخەڵیان ڕازیان ناکەن بە ڕۆیشتن. ئەوان بەسکی برسی ڕۆیشتن بۆ ئەو وڵاتانە، بەڵام سکی خەڵکیان تێر کردووە لەوێ. ئەم هەموو لوتفی خوددایە لە بێدەسەڵاتی ڕەهای ئێمەوە سەرچاوەی گرتووە و دەبێت ببینین کە ئەم شتانە لای خودداوە هاتووە، نەوەک خۆمان ئەنجاممان دابێت. پێم وایە شتێکە دەتوانرێت ئەنجام بدرێت. تەرچی دنیا و ئەوەی لە دنیاشدا هەیە گەردان بە بێتوانایی ڕەهای خۆتاندا بنێن و مەیلی ئەنجامدانی کارێک بکەن. کاتێک کارەکە ڕوودەدات بە خۆتان دەڵێن لوتفی خوددا لەگەڵ بێدەسەڵاتی ڕەهای ئێمە یەکی گرتووە و بە قەدەری خوددا ئەوەی لێ بەرهەم هات کە ڕوویدا. کاتێک تەماشای بژاردەکەتان دەکەن، سیر دەکەن دنیا هاتووەتە بەرپێتان، دڵۆپەیەک هەڵدەگرن و دەیپڕژێنن بە شوێنێکدا، دواتر سیر دەکەن دەریای عومانی لێ دروست بووە کە باسی بێدەسەڵاتی ڕەها دەکەین. مەبەستمان لەمەیە، بەڕای ئێوەش بێدەسەڵاتێکی بەو شێوەیە جوان نییە؟ در طریق عجزمندی lazım Ahmet Çarıçis aczi mutlak diyor. Neden? لەبەرچی وایە؟ Çünkü sonsuz ve sıfır mülahazasına bakınca eğer گەر کەسێک خۆی لە بێدەسەڵاتی ڕەهادا ببینێت، دواتر بە توانای ڕەها و دەسەڵاتداری ڕەها دەبینێت، ئەو ئیدی لە بەردەم دەسەڵاتداری ڕەهادا خۆی بە دەسەڵاتدار نابینێت. ئەو لەو کاتەدا خۆی بە بێدەسەڵاتی ڕەها دەبینێت. هێز و توانا و توانستی ئەو ڕێژەیە تەنیا لە ئاراستەی ویستی جەنابی حەقدا مەیلی ئەنجامدانی کارێک دەکات یاخود مەیلەکانی ئاراستە دەکات و ئەوەشی ئەنجامی دەدا بە دەرهاویشتەی قەدەری دەزانێت. بێدەسەڵاتی ڕەها گەر مرۆڤ خۆی بەو شێوەیە نەبینێت، پەنا بەخوا لە ڕێگەی برنەوەدا دەدۆڕێت. کاتێک لە شاڕێگەدا دەڕوات لە پڕێکدا خۆی لە لاڕێیەکی بەردەڵان و تەسکدا دەبینێتەوە. کاتێک لەسەر ڕێگەی خوددا دەڕوات لە نیوەی ڕێگا دەچەقێت و دەمێنێتەوە. هەر بۆیە دەبێت سنووری خۆی بزانێت و بڵێت من بێدەسەڵاتیم لە پلەی ڕەهاییە، لەبەر ئەوەی دەسەڵاتداری ڕەها تەنیا یەکە و هیچی تر. دواتر دەڵێ هەژاری ڕەها خۆی بە هەژارێکی ڕەها دەبینێت. قیتمیر چەندین جار بە هۆکاری جیاجیاوە ئاماژەی بە بابەتێک کردووە. گەر ئێوە پێناسەکەم بە جوان نازانن و پێناسەیەکی جوانترتان لایە بێڵێن، گەر خوددا بە ئێوە بڵێت من منم، ئەو شتانەی کە هی منە لە خەیاڵ و مێشتی خۆتان دەری بهێنن، شتێکم پێ بڵێن کە تەنیا تایبەتمەند بێ بە خۆتان. ئێوە لە وەڵامدا چی پێ دەڵێن؟ لە ژێر دەستەواژەی هیچدا واژوەیەک دەکەن یاخود نا. هەژاری ڕەها ئەوەی بەدی دەهێنێت هەر ئەوە، ئەو زیندەجی دروست دەکات و ئەو دەماکات بە مرۆڤ. تەنانەت کە ئێوە بە خۆتان دەڵێن موسڵمان، هەر ئەو کردوونی ئەو لە جیهانی موسڵماناندا هێناوی نیەتە دنیاوە.
هەر ئەوە کە کردوونی بە ئومەتی حەزرەتی سەرداری مرۆڤایەتی ئەوە لە ڕێگەی خزمەتدا ئێوەی سەرخستووە، ئەوەی ئێوەی ڕێنمونی کردووە بۆ ڕێگەی خزمەت، ئەوەی دەیبینن هەمووی هی ئەوە. گەر ئەو شتانەی هی ئەوە بیخەنە لایەک و پێتان بڵێت ئادەی شتێکی بخەنە سەر، ئێوە تەنیا سفرێکی گەورەی دەخەنە سەر. من تەنیا سفرم، هەژاری ڕەها، بوونی تۆ بوونێکی زیادەیە، بوونێکی ڕێژەییە. سوپاسگوزاری ڕەها. من بێدەسەڵاتم، هیچم لە دەست نایەت. هەژار و دەرۆزەکەرێکی وەهام بێجگە لە دەرگای خوددا لە دەرگای هەر کەسێک بدەم دەست دەنێن بەڕوومەوە. بەڵام ئەو هەرگیز من بە ڕوت و ڕەجاڵی فڕێنادات. کاتێک مەسەلەکە بەم شێوەیە بێت، ئەوەی لەسەر شانتانە تەنیا سوپاسگوزاریە. کاتێک بێدەسەڵاتی بەم ڕادەیە بوو، کاتێک بەلێزمە و بێکۆتا ناز و نیعمەتی خوددا بەسەرتا دابارێت، لە بەرامبەر لوتفەکانی جەنابی پەروەردگار ئەوەی لەسەر شانتانە لەگەڵ هەموو هەستان و دانیشتێکتاندا سوپاسی خوددا بکەن. لئن شكرتم لأزيدنكم ولئن كفرتم إن عذابي لشديد. خوددا دەفەرموێت گەر سوپاسگوزار بن ئەوە نیعمەتەکانمان بەسەرتاندا زیاتر دەبارێت. خۆ ئەگەر نادیدەی بگرن و ناشکری بکەن ئەوە سزایەکی تون چاوەڕێتانە. ئەو نیعمەتانەی بەسەرتاندا وەک لێزمە دەبارێت. لە کاتێکدا شەل و کوێر و بێقاچن بە هەر یەکەتان کاری پاڵەوانانەی پێسپاردن و پێی ئەنجامدان، گەر ئەمانە نادیدە بگرن ئەو کات سزای خوددا سەخت دەبێت. هەروەک حەزرەتی زەین العابدین دەفەرموێت باشە من چۆن بتوانم سوپاسگوزاری تۆ بکەم لە کاتێکدا دەڵێم هەر خودی خۆتی ئەم قسانە دێنیتە سەرزارم. ئەوەش سوپاسگوزاریەکی تری دەوێت، دەبێت لە بەرامبەر ئەو سوپاسەشدا ئەلحەمدولیلا بڵێم. مادام دەتوانم بڵێم ئەلحەمدولیلا کەواتە تۆ لوتفێکی ترت بەرامبەر من ئەنجام داوە، دەبێت دووبارە بڵێم ئەلحەمدولیلا. خۆشنودی ڕێگەی حەزرەتی پیرە. ئای چەندە ڕوون و ئاشکرایە، چەندە لە بێدەسەڵاتی بەندە دێت، ئای چەندە نمرەیەکی پڕ بەبەری بەندەیە، ئای چەندە ڕاستێکی هاوتای گەورەی ئەوە. بەخۆی دەڵێت وای خوددایە، وەک ڕووبارێک هەرچی نیعمەتی خوددایە دەڕژێتە بەردەمم. ئیدی بۆچی نائومێد بم؟ بۆچی تێکشکاو بم؟ مەیلی من یاخود ئاراستەی من هەر لە قەدەری خودداوە سەرچاوی گرتووە. ئیدی من ملی ڕێدەگرم و دەڕۆم بە یارمەتی و پشتیوانی خوددا. مادام دڵۆپێک دەکات بە دەریا، زەڕەیەک دەکاتە خۆر، هەر بۆیە گەر من خۆشنود نەبم ئەوە بێڕێزی بەرامبەر پەروەردیگارم دەکەم. هەمیشە لە خۆشنوددایە بەندەی خوددا. تەنانەت ئێستاش کە پیکەکان بەردەوام دەچێشن بە سەرماندا، دەرگای زیندانەکان هەروەک دەرگای قەڵاکان خراونەتە سەرپشت بۆ دەستگیرکردنتان. گرنگترین شتی مرۆڤ وەک هەندێک لە زانایان باسی 5 بنەما دەکەن، هەندێک لە زانایانی فیقه و زانستە ئیسلامیەکان ئازادی وەک بنەمای شەشەم ئەژمار دەکەن. زۆر جەخت لە ئازادی دەکەنەوە. من دەتوانم بەبێ ئاو و بەبێ نان بژیم، بەڵام بەبێ ئازادی ناتوانم بژیم. هەر لەبەر ئەوە لە جیاتی 5 بنەما باسی 6 بنەما دەکرێت لە ئاینی ئیسلامدا. پێدەچێت مافەکانتان لە دەست دەربهێنن، پێدەچێت لە مافە سەرەتای یەمرۆییەکانتان بێبەش بکرێن، پێدەچێت لە هەندێک شوێنیش داواتان لێ بکەن عیبادەتی ڕۆژانەش کە پێویستە بەرامبەر خوددا ئەنجامی بدەن زۆر بەناڕەحەتی ئەنجامی بدەن. لەوە دەچێت نەتوانن دەستنوێژیش بگرن، یاخود کاتێک ویستان زیکر و فیکری خوددا ئەنجام بدەن لەمپەر دەخەنە سەر ڕێگاتان و ناهێڵن ئەنجامی بدەن. من لە 12 ئازار کە لە زینداندا بووم، لە قاوشەشی زیندانەکەدا کە هەر هێندەی ئێرە دەبوو شوێنێکمان بۆ نوێش تەرخان کردبوو. هەندێک لە زیندانیەکانی تریان گواستەوە بۆ ژوورێکی تر.
لەبەر ئەوەی شوێنی نوێژەکەمان لە تەختە دروست کرا بوو پێیان دەگوت خانووی دەستگیرکراوەکان. کاتێک دەچووینە سوزدا دەنگ لە تەختەکانەوە دەهات. هەروەها 3 نوێژمان بە دەنجی بەرز دەکرد. هەندێک لە زیندانیەکانی ژوورەکانی تر چوون لای ئەفسەری زیندانەکە سکاڵایان لێکردین. وتیان دەنجی تەختەکان دێت و دەنگە دەنگ دەکەن. دەنگەکە هەر ئەوەندە بوو کە سوورەتی فاتیحامان بە دەنجی بەرز دەخوێن. بە زابتەکەیان وتبوو دەنگە دەنگ دەکەن. ئیتر شتی واش دێتە ڕێگاتان. گەر تووشی شتی وەها هاتن گەر هەموو شتێک لە دەستان دەربهێنن مادەم باوەڕمان بە نەداری ڕەها و بێدەسەڵاتی ڕەهای خۆمان هەیە لە بەرامبەر پەروەردیگاردا پێم وایە ئەوەی لەسەر شانمانە دەبێت بە خۆشحاڵی ڕەهاوە لەسەر ڕێچکەی ڕاست و ڕەوانی گەیشتن بە خودا بەبێ هیچ کەوتنە ناو بێئومێدیەک ملی ڕێبگرن. دوودڵی ڕێگرە لە هەموو کامڵبوونێک. بێئومێدی نشێویەکی وەهایە گەرکەوتی تەناوی دەخنچیت. وابەستەی ئیرادەت بە بەتوند و تۆڵی تووشی هەرچێک بیت. زیندوەکان هەمیشە بە ئومێدەوە دەژین. بێئومێدەکان ویژدان و ڕۆحیشیان لەدەست دەدەن. ئەی مردووی کەنەفتە بۆ هێندەکە ساسیت دەستی شی تۆیە و سەریشت چما بۆ ڕزگاربوون هێندەکە ساسیت تۆ بێجیانی یاخود هیواکانت ڕۆحت شاد بێت ئەی عاکیف. هەرگیز مەکەوە ناو ناومێدی و تێکشکان. تۆیە کە هەمیشە باسی بێدەسەڵاتی و کەساسی خۆت بۆ جەنابی حەق دەکەیت لە بەرامبەر میهرەبانی فراوانی پەروەردگار هەروەک ئەوەی هیچ ڕووی نەدابێ. هەروەک ئەوانەی بەبەخشینەوەی زەردەخەنە بە چواردەوریاندا چوونە زیندانەکانەوە لە پشتەوە کە لە بچەیان لە دەست کردوون وەک ئەوەی لە دەستیان ڕابکات تەنیا بۆ سوکایەتی کارێکی وایان دەرحەق دەکەن. لەلایەکی ترەوە دەیانەوێت ئەو کەسە سوک پیشان بدەن. لەلایەکی ترەوە دەیانەوێت تووشی کاردانەوەی بکەن. دەیانەوێت هەڵەیەک بکات بەڵام سوپاس بۆ خوا ئەو مرۆڤانەی ڕۆحی فریشتەیان هەڵگرتووە و ژیانی جەستەیان بەجێ هێشتووە و بەرەو جیهانی ڕۆحەکان لە شەقەی باڵیان داوە بە زەردەخەنەوە کاردانەوە پیشان دەدەن. کەسێکی ناسیاوم هەیە لە ئەنتالیا پێدەچێت 1-2 ساڵیش لە من پیرتر بێت واتە کەسێکە پێی خستۆتە تەمەنی 80 ساڵی کە لە بچەیان لەدەست کردووە. لەو لاوە ڕۆژنامە نووسان وێنەی دەگرن ئەویش پێیان دەڵێت دەی بیگرن. دواتر هەندێک قسەی زیاتر دەکات هەروەگەوەی زۆر خۆشحاڵ بێ بەو شوێنەی کە بۆی دەڕوا. خدا ئێوە تا کۆتایی پەیادار بکات. گەر ئێوە لە سەردەمی ئامن و فیسیش بوونایە هەر هەمان شتتان دەکرد. هەندێک بە حەزرەتی موسایان وت پێش هاتن و دوای هاتنی تۆش ئێمە هەر بەردەوام لە ئازار و ناڕەحەتی داین. ئێوە قسەی وا ناکەن ئێوە هەرگیز وەک ئەوان قسە ناکەن. هەزاران حەمد و سەنا بۆ خودای گەورە ئەوەی بەسەر پێغەمبەر و پێغەمبەران هاتووە بەسەر ئێمەشدا هاتووە. دەمەوێت لە کەوانەیەکدا قسەیەک بکەم. هەندێک لەو زاناپایەدارانەی جیهانی ئیسلامی کە ئاوەزیان لەسەریاندایە ناویان نابم لە گەورە زانایانی میسرەوە تا مەغریب تا ئەفریقا کاتێک بینیان خزمەت بە هەنگاوی گەورەوە بەرەو پێش دەڕوات بەخۆیان وتبوو باشە کەسانێک یەک لە سەردەی ئەمانە خزمەتیان کردبوو دەقاتی ئەمان بەڵایان بەسەرداباری. دەقاتی ئەمان سزا دران و بە پیک درا بەسەریاندا. دەقاتی ئەمان لە ژیانی مرۆڤانە بێبەشکران. ئەمانە کە هیچیان بەسەر نایە ناشێت دانی تەڵەبن. داوای لێبوردنیش دەکەم کەوا دەڵێم بەڵام کاتێک بەڵاو سزا بەدەستی زاڵمان بەسەرتاندا باری خۆیان وتیان ئەو کاتە تێگەیشتون کە ئێوە لەسەر ڕێگەی حەق دەڕۆن. وا دەفەرموێت حەزرەتی ڕۆحی مرۆڤایەتی ئەوانەی کە هیچیان بەسەر نایەت و لە لووتکەدا ماونەتەوە ناحەقەکان و نادانەکان ئەوان باشەرم لە حاڵی خۆیان بکەن. ئێوە مادام دووچاری ئەم شتانە بوون الحمد لله على كل حال سوى أحوال أهل الكفر والضلال. سوپاس بۆ خوددا لە هەموو شوێنێک جگە لەو حاڵی بەسەر ئەهلی گومڕایی و کوفری داهێناوە هەرچێکی بە ئێمە بەخشیوە سوپاسی دەکەین. گەر لە جەلالی ئەوەوە بێت جەفا یاخود لە جەمالیەوە بێت وەفا هەردووچی بۆ گیانە سەفا
لوتفی خۆش و قەهریشی هەر خۆش وا بڵێن و لە ڕێگەی خۆتان بەردەوام بن. لە ڕەونەقتاندا هیچ شتێک شکانێک دروست نەبێت. مەهێڵە شەوق و ڕەونەقتان تێک بشکێت لە بەرامبەر ئەو شتانەی لە بێدەسەڵاتی و نەداری ڕەهاوە سەر چاوەیان گرتووە. گەر جەنابی حەق تیشکێکی وەهای بە ئێوە بەخشی بێت وەکی و هەیلانێکی تیژڕە و بەبێ سەرسمدان بە دوا ڕادەی خێرایی خۆتان کە خەریک بێت دڵتان بپچڕێت بتوانن ڕێ بکەن. ئەوەی بەسەرتان دێت ویستی خوددایە تۆ لە کاتێکی وەهاشدا بەردەوام سوپاسگوزار دەبیت. ناوی ئەو کاردانەوەی لە هەمبەر ناز و نیعمەتەکانی خوددا دەری دەبڕن الشکر لله. گەر نیعمەتەکانی خوددا بەسەرتاندا ببارێت یاخود نەبارێت پێتان بگات یاخود نەگات دەبێت لە بەرامبەر ئەو پایەی ئەو نیعمەتانەی بۆ ئێوە ناردووە بڵێن الحەمدولله المنة لله دووشت هەیە دەبێت لە یەکیان جیا بکەینەوە فەزائیل و فەوازیل. دەبێت ئێوە سوپاسگوزار بن بە ڕەهایی خوددا ئێمە لەسەر سوپاسگوزاری ڕەهایی جێگیر بکات. هەر بۆیە لە سەرەتاوە بۆ تێگەیشتن لەم شتانەی باسمان کرد پێویستمان بە شتێک هەیە تەفەکر تەدەبر تەزەکر تەئەمل. تەفەکوور قوڵبوونەوە لە داهێنان، قوڵبوونەوە لە زیکردا، قوڵبوونەوە لە هیوادا. هەرچەندە لە یەک دەچن بەڵام هەر یەکەیان پێناسەی خۆی هەیە. لە ڕووی کار و کاردانەوە و هۆکارەکانەوە لە ڕووی تێکەڵکێشی ئەم بابەتانەوە تەنیا ئەوانەی لە فکر قوڵ دەبنەوە لەم شتانە تێدەگەن کە باسمان کرد. ئەو فراوانیی لە بێدەسەڵاتیدا هەیە، ئەو فراوانیی لە هەژاریدا هەیە، ئەو فراوانیی لە خۆشنودیدا هەیە، ئەو فراوانیی لە سوپاسگوزاریدا هەیە. تەنیا ئەوان لی تێدەگەن. هەر لەبەر ئەوە لە دەستپێکدا وتمان ئەمانە لەسەر تەفەکوور هەڵچنراون لەگەڵ قوڵبوونەوە لە داهێنان و زیکر و هیوادا. لە دەستپێکەوە تا کۆتا بە تورکی سادە کاتێک خوێندنەوەیەکی گشتی بۆ هۆکار و ئەوەی لەو هۆکارە ڕێچکە دەگرێت دەکەیت دەڵێیت کەواتە ئەمەش دەبێت ئەوەش دەبێت ئەوەی تریش دەبێت. لە هۆکارێکەوە دە ئەگەر لێک دەدەیتەوە هەموو ئەگەرەکان بە خوێندنەوەیەکی گشتی هەڵدەسەنجێنی. بە خوێندنەوەیەکی نەخشە خوێنەرەوانە تەماشا دەکەیت کە بتوانیت ببینیت. لەو چوار بنەمایە دەڕوانیت و وەک ئەڵماس و زمرود و گەوهەر کە هاوشێوەی خەزێنەی لا حول ولا قوة إلا بالله kenziyle irtibatlı olduğunu o zaman anlayacaksın. La havle ve la kuvvete illa billah kenzun min kunuzil cennet. ئەو کاتە تێدەگەی هەرواش دەفەرموێت تابلۆی شانازی مرۆڤایەتی. لەم سەردەمەدا کە مرۆڤەکان سەرەڕۆ بوون کە بەڕق و چینەوە هەڵدەستن و دادەنیشن کەسانێکیش لەسەر بنەمای کردداری پێغەمبەر هەڵدەستن و دادەنیشن تەنانەت لەگەڵ هاوشێوەکانی فیرعەون کە هەر کەسێک بە لاچاوێکیش سەیری بکات دارکاری دەکات. فیرعەون نێرینەکانی سەردەبڕی تەنیا لەبەر ئەو ئەگەرەی دەترسا ڕۆژێک گەورە بن و ببن بە کێشە بۆی. وەک چۆن هەندێکی تر دەڵێن مادام ئەمانە کتومت وەک من بیر ناکەنەوە پێدەچێت لە هەڵبژاردننی داهاتوودا دەنگ بە کەسێکی تر بدەن. گەر لە ناو خەڵکدا بمێننەوە لەوە دەچێت فکری خەڵک بگۆڕن. ئەمانە دەستەوەسان ناوەستن و گەر لە ناو خەڵکدا بمێننەوە خوێندنگە و بەشە ناوخۆیی تر و خانەی ڕووناچی تر دەکەنەوە. هەر لەبەر ئەوە هاوشێوەی هەموو سیستەمە تاغوتیەکانی دنیا لەبەر ئەگەرێکی زۆر دوور و زەحمەت 50 جۆر زوڵم و دەستدرێژی و ستەم ئەنجام دەدەن. خوددا پەنامان بدات. فیرعەون کەسێکی بەم شێوەیەیە ستەمی لەم شێوەیە ئەنجام دەدات. خوددا بۆ کەسێکی وەهاژ نێردەی تایبەتی خۆی ڕاستپێردراوی خۆی یەکێک لە پێغەمبەرە گەورەکانی کەسێکی وەک حەزرەتی موسا کە یەکێکە لە 5 پێغەمبەرە گەورەکە کە لە نێوان 124,000 پێغەمبەردا یاخود 313 یاخود 626 پێغەمبەر 5 کەسی هەڵبژێردراون.
İbrahim Halilullah, Musa Kelimullah, İsa Ruhullah, Muhammed Resulullah, Habibullah, Halilullah. Sallallahu aleyhi ve aleyhim ecmaîn. کاتێک ڕای دەسپێرێت بۆی بڕۆن بۆ لای لە ڕووی مامەڵەیانەوە پێیان دەفەرموێت اذهبا إلى فرعون فقولا له قولا لينا. ئەی موسا و هاڕون، کاتێک دەڕۆن بۆ لای فرعون بە شێوەیەکی نەرمونیان قسەی لەگەڵدا بکەن. هیچ شتێک لە دڵتاندا لە ڕق و چینە بەرامبەر فرعون دروست مەکەن. گەر لە دڵتاندا شتێکی وەها هەبێت لە کاتی قسەکردندا بۆی دەردەخەن بێ ئەوەی پێی بزانن. لە تێڕوانینتاندا بۆی دەردەکەوێت ئەوانەی نەخۆشی دەرونی پارانۆیان هەیە، گەر لە چاوتاندا شتێکی بچووک هەبێت هەستی پێ دەکەن. ئەوان لەو بوارەدا فەراسەتێکی باشیان هەیە. ئەوان لە دەم و چاوتاندا گەرمڕ و مۆچێک بەدی بکەن یەکسەر هەست بە شتێکی تر دەکەن. هەر بۆیە دەبێت لە دڵەوە نەرم بن، مامەڵەتان نەرم بێ، دەربڕینتان نەرم بێ. دەڵێت فقولا له قولا لينا. لەبەر چی؟ سیرکەن دەفەرموێت ناڵێت لیتە، واتە هیوا خواستن نییە، دەڵێت ئەگەر هەیە ببێ. لعله يتذكر أو يخشى. دەڵێت ئەگەر هەیە ئەوی شتێکی بیر بێتەوە یاخود بترسێت و دواتر ڕێز لە خوددا بگرێت. هەر بۆیە دەبێت ڕەفتارتان نەرم و دڵتان نەرم و زمانتان نەرم و دەربڕینتان نەرم بێت. گەر بتەوێت کەسێک نەرم بکەیتەوە ڕێگەی نەرمکردنەوە بەم شتانەدا تێدەپەڕێت. ئەمەش باواتایەکی تر دەرکەوتنی سۆز و میهرەبانیە. دەبێت بە میهرەبانیەوە مامەڵە بکەین. ئیمانی مرۆڤێک هاوتەری بە بەڕێژەی میهرەبانی. گەر بەرامبەر مێرولە و هەنگ میهرەبان بێت ئەوا بێگومان بەرامبەر مرۆڤیش میهرەبان دەبێت. گەر میهرەبان نەبێت بەرامبەر مرۆڤ و ماڵ و ژیان ئەگەر زۆرە ببێ بە ئامنۆفیس و وەکو بەڵا بەسەر هەموو کەسێکدا ببارێ. ڕێژەی ئیمانی مرۆڤیش هەر هێندەی میهرەبانیەتی. خوددا لەسەر ڕێگەی ئیهدینە الصراط المستەقیم پێمان جێگیر بکات. خوددا لەم ڕێگە ڕاست و ڕەوانە لامان نەدات. خوددا لەم ڕێگەیە نەتانگەڕێنێتەوە. لە شاڕێگەی محەممەدی درودی خوای لێبێت پێتان جێگیر بکات. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك يا مصرف القلوب صرف قلوبنا إلى طاعتك وصلى الله على سيدنا وسندنا وشفيع ذنوبنا ومولانا محمد صلى الله تعالى عليه وعلى إخواني من النبيين والمرسلين وعلى آله وأولاده وأزواجه وأصحابه أجمعين وعلى الملائكة المقربين بعدد علم الله وبعدد معلومات الله أبد الآبدين ودهر الداهرين آمين والحمد لله رب العالمين.